هیوای کەمەندامان خەڵاتی ڕێزلێنانی ساڵی 2017 دەبەخشێتە بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش بەڵێن دووپات دەکاتەوە زیاد لە یەرکی خۆی لە خزمەتی کەمەندام و خاوەن پێداویستە تایبەتەکاندا بێ. عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە سەرپشکی کۆمەڵی ئیسلامی دانرا بۆ ئەوەی بەبێ جیاوازی خزمەتی هاوڵاتیان بکە کە لە ئێستادا کەمەندام و خاوەن پێداویستە تایبەتەکان لە دۆخێکی سەختی داراییدان. خەڵاتەکەشمان لەوانەیە بچوە لەوێ بەڵام زۆر گەورەی بەڕێستان زۆر بوون لە کەم کوردیەکانش زۆر سپاس زۆر بەڕێستانەکەین زۆر دەستخۆشی ئەم خەڵاتە لە خەڵاتی ڕێزوزەرای کۆن زیاتر گەورەترە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی خەڵاتی ڕێزلێرانی ساڵی 2017 ڕێکخراوی هیوای کەمەندامانی پێدەبەخشرێت و وتەبێژی ئەو ڕێکخراوەش دەڵێت جێبەجێکردنی ئەرکەکان و بەدەمەوەچوونی زیاد لە ئەرکی خۆی بۆ کەمەندامان وای کرد خەڵاتی 2017 ببەخشنە بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی. بەڵێ ئێمە ئەمڕۆکو ڕێکخراوی هیواوەکو دۆستان و هاوکارانی ڕێکخراوی هیوا ئەمڕۆ لێرین بۆی کە خەڵاتی ڕێزێنان ببەخشین بە جەنابی مامۆستا عومەر گوڵپی کە بەڕێزیان وەکو لە ماوەی ڕابردووە بەرچاو بووە زۆر دیار بووە کە زیاد لەو ئەرکی کە پێی سپێراوە بەڕای ئێمە وەکو ڕێکخراوی هیوا کارەکانی جێبەجێ کردووە و هەموو کات دەرگای ئاوەڵا بووە بۆ کەسانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت. ئێمەش ویسمان بەو تەقدیرەی کە خۆمان هەماناوە بەو ڕێزەی کە بە خەڵاتێکی بچوو خزمەتی مامۆسا بنرخێنین و داوای لێ بکەین کە بەردەوام بێ و زیاتر کارەکانی لە خزمەتی کەسانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتە بەردەوام بێ. گەراوڕێک لە دۆخی ژیانی کەمەندام و خاوەن پێداویستە تایبەتەکان بدرێتەوە خراپی ژیانیان خەڵاتکردنی بەڕێوەبەرەکان دەکاتە پرسیار، بەڵام کاتێکیش ئاور لە کار و چالاکیە و بەڕێوەبەرە بدرێتەوە وەڵامی و پرسیارە وەردەگیرێتەوە کە ئایا بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی چی کردووە تاوەکو خەڵاتی ڕێزلێنانی لەلایەن خودی کەمەندامانەوە پێ ببەخشرێت. کردنەوەی دەرگای بەڕێوەبەرایەتیەکەی بەڕووی هاوڵاتیان و بەسەرکردنەوەی کەمەندام و خاوەن پێداویستە تایبەتەکان و کۆبوونەوەی بەردەوامی لەگەڵ ڕێکخراوە پەیوەندیدارەکان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەمەندامانەوە خزمەتکردنی لە دەرەوەی دەوامی فەرمی خۆی و مانەوەی لە خانە کۆمەڵایەتیەکان و بەسەرکردنەوەی تەنانەت فەرمانبەرانی فەرمانگەکەی کە بەشێکن لە خەمخۆری بەڕێوەبەری گشتی بۆ کارەکەی و هاوڵاتیان. پرۆژەی کۆکردنەوەی هاوکاری بۆ خانەی بەسەڵاتوان و مناڵان و نەوجەوانان و هەوڵدان بۆ ڕێخستنەوەی ڕێژەی کەمەندامی کەمەندامان لاسەر و هەمووەوانەشەوە لەگەڵ ئازاری کەمەندام و خاوەن پێداویستە تایبەتەکان بووە، گەرچی باشکردنی دۆخی ژیانیان لە دەسەڵات و چوارچێوەی کاریەودا نەبووە. ئەوەی کردومە تەنها ئەرک بووە، هیچ شتێکم نەکردووە زیاد لە ئەرکی خۆم و خۆشحاڵم بەوەی کە ڕێکخراوێک پێی وابێت کە من لە ئاستی ئەرکەکانی خۆمانابم، بەڵام بۆ من ئەم خەڵاتە ئەوەیە کە پەیمان دووپاتەکەمەوە کە لە داهاتووشدا هێندەی بتوانم و دڵسۆزانەتر کارەکانی خۆم جێبەجێ بکەم بۆی ئەوەی ماوە زیاتر خەمی لێ بخۆین و ئەم خەڵاتە تەنها بۆ منیش نییە، خەڵاتە بۆ بەڕێوەبەراتی گشتی بۆ هەموو بەڕێوەبەرەتیەکانمان بۆ هەموو کارمەندێک لە دامەزراوی کۆمەڵایەتیە دڵسۆزانە کارەکانی خۆیەکە. لە ڕاستیە هیچ بەڕێوەبەرێک بە تەنها خۆی هیچ وەزیرێک بە تەنها خۆی هیچی بۆ ناکرێت ئەگەر موەسسەکە لەگەڵی دڵسۆز نەبێ، پشتیوان نەبێ، پشتگیر نەبێ. عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی دانراوە تا خزمەت بە هاوڵاتیان بکات بەبێ جیاوازی و بە پەیڕەوکردنی دادگەری و بە سیستەمکردنی کارەکانی کە بڕوانامەی ماستەر لە سامانی مرۆیی هەیە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.